ساڵدا کە هێزی داعش بوو ئێمە شکاندمان ئێمە ئەو نەتەوەین تەواوی مێژوو ئێمە تمشاکە هەمیشە داعشیەکان ئێمە شکاندومانن لە دانەدانە سەدەکانە تمشاکن ئێمە بەرەنگاری داعشی تونڕاو بووینەتەوە ئەمڕۆ ڕۆژی یەکگرتنە ئەمڕۆ ڕۆژی یەککەوتنە بەچی ئەتوانی بەچی ئەتوانی بیکە هەتا کوردە بمێنێ کوردستانی ژەمێنێ هاوشاریانی عزیزم لە بیرمان ناچێتەوە خەڵکی ئەم شارە چۆن بە سێفەکانیان کەوت لە جادەکانی سەلاس و باوەجانی لە بیرمان ناچێتەوە خەڵکی ئەم شارە لە هەزار بۆنەی ملیە چی کرد ئیساش هەین بە ڕۆژهەڵات ئەڵێین بە ڕۆژاوا ئەڵێین بە باکوور ئەڵێین بە باشوور ئەڵێین ئێمە هەین ئێمە لە بیرمان ناچێتەوە Hadi!